ئەم مانگە ئەگەر بڵێن زیانی هەیە لە ڕووی داراییەوە چۆنە لەبەرەوە هاوڵاتیان گومان لێ بوو ئەوەی حەزی لە قەیسیش نەبێت لەم مانگە حەزی لێ بێت لەسەرم بابەتە ئێمە میوانداری مامۆستای زانکۆوە پسپۆڕی بواری بەڕێوەبردن مامۆستا ئاوارە بەختیارمان کردووە کە لە ستۆدیۆ لەگەڵمانە مامۆستا بەخێر هاتی سڵاو لەبێت گومان لە هاوڵاتیان بوو ئەو بابەتەی کە حەزیشیان لێ نیە لە ڕەمەزانە حەزیان لێ بێ ئەمە واکات کە خواست زیاتر بێت لە بازارە و ئەو کاتە خەرجیەکانیان زیاتر بێت جا چی بکرێت لە مانگی ڕەمەزان بۆی کە ئەم هەموو مەسروفاتە نەکرێت لەگەڵەوەشدا سفرەوخوانێکی تێر و پڕ هەبێت سەرەتا سڵاو لە جەنابتان و سڵاو لە بینەر و بیسەری کوردستان 24 پیرۆزبایی مانگی ڕەمەزان مانگی خێر و بەرەکەتیان لێ دەکەین ئینشاءالله تەندروست باش و لەش ساغ و پڕبەرەکەت بن طبعاً بەنسبەت وتەی زۆربەی زۆری ئەو بەڕێزانەی کە لە ڤیدیۆکەی جەنابتان بەشداریان کرد ئەمە شتێکی زۆر ئاساییە طبعی مرۆڤ وایە سایکۆلۆژیەن کاتێک کە بڵێین گەدەی خاڵیە یاخود برسیە ئارەزووی بۆ زۆر شت دەچێت طبعا لە کاتی مانگی ڕەمەزانیشدا لەبەروەی ئێمە فترەیەکی زۆر دووری دەکەین لە خواردن و خواردنەوە شتێکی ئاساییە کە ئێمە بڵێین بەرەو ئارەزووی خواردنی جۆرا و جۆر و ڕەنگا و ڕنگ بچین طبعا ئەوە سایکۆلۆژیەن لە ڕوانگەی بە بازارکردنیشەوە شتێکی واریدە کە ئاساییە بگرە کۆمپانیا گەورە جیهانیەکان لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ بەکاربەرانیان بە جۆرێک دیزایانی بەرهەمەکانیان دەکەن لە ناو مارکێتەکاندا کە بتوانن ئارەزووی خەڵک بۆ لای خۆیان ڕاکێشن بۆی کە خەڵک زیاتر بکڕێت زۆربەی مارکێتەکان ئەگەر متابعات کرد بێ سوپەرمارکێتە عالەمیەکان کە دەچیتە ژوورەوە سەوزە میوەیان داناوە چونکە دەیان هەیە بە ڕەنگەکان سەرنجی خەڵک ڕاکێشن و ئارەزووی ئیشتیهای خواردن بکەنەوە تۆزێک دەڕۆیتە ئەولاتر لەوانەیە بیکەریان دانابێ بۆنی نانت بۆ دێت یەکسەر ڕاستە خۆ تەسیر و کاریگەری لەسەر ناخت دەبێت ئەمە شتێکی زۆر طبیعیە مرۆڤ دەتوانێت کۆنتترۆلی ئەوە بکات بۆ ئەو حاڵەتە من پێشنیار دەکەم کە لە چۆنیەتی پارێزگاریکردن لە ئیسراف و لە زیادەڕەوی با ئێمە بازاڕیەکانمان بخەینە دوای ئیفتارەوە واتە بە زگی بەتاڵ نەچین بۆ بازاڕیکردن محاولە بکەین بڵین بازاڕیکردنەکانمان لە دوای کردنەوەی ئیفتار بێت بۆ ڕۆژی داهاتووتر شت بکڕین ئەو کاتە ئەو کاریگەری برسێتێمان لەسەر نابێت و ئێمە دەست بۆ شتێک نابین کە بەڕاستی ضرورێت نەبێت و یاخود پێداویستی ماڵ باشە لەم کاتە بۆ نرخەکان بەرز دەبێتەوە طبعا بازار حاڵەتێکی ئاساییە کە لایەنی نرخ و بڵین ببوورە لایەنی عەرز و تەڵاب یاخود بڵین خواست و خواستنە ڕوو ئەمە کاریگەریەکی زۆری لەسەر نرخەیە بێگومان ئەوە بەشێکیشی قۆڕخکاری و دەتوانین بڵین بێویژدانی هەندێک لە بازرگانان و چاوچنۆکی هەندێک لە بازرگانانە کە ئەم هەلە دەخۆزنەوە هەرچەند لیژنەکانی حکوومەت لیژنەکانی قایمقامیەت لە شار و شارچکەکان زۆر کۆنتترۆلی ئەو مۆزوعە دەکەن و هەوڵ دەدەن کە کۆنتترۆل بکرێ بەڵام لەملا و لەملاش ئەم شتە ڕوو دەدات لەبەر ڕەهەندی خواست کە خواستە سەر شتێک بەرز بووە داواکاری زۆر لەسەر بوو بێگومان نرخ بەرز دەبێتەوە ئەگەر ناشتێکی حەقیقی نییە ینی بەڕاستی لە ڕوانگەی ئابوووریەوە کەواتەمە هەڵاوسان نییە نەخێر بێگومان ئەمە تەنها و تەنها دەگەڕێتەوە بۆ سەر بابەتی خواست لە بەروی خواستەکە زۆرە کۆمەڵێک بازرگاندێن ئەو هەلە دەخۆزنەوە و بە شێوازێکی بێویژدانانە استیغلالی ئەو لایەنە سایکۆلۆژیی تاکەکان دەکەن لە بەروی دەزانن کە لەم مانگەدا خەڵک دڵی و دەستی واڵایە دەیهوێ خەرج بکات دەیهوێ مەسرف بکات کە ئەمە بەڕاستی لە بنەماکانی شریعەتی ئیسلامی پیرۆزیشدا ئەمە ڕێی پێ نەدراوە یعنی هەم لە ڕوانگەی ئیسرافکردنەوە مەفروزە کە تاکەکانی کۆمەلگا لەم مانگەدا هەز بە برسێتی بکەن بۆی کە تۆ بزانی کە خەڵکێکی بێنان و بێ ئاو چۆن دەژی نەمامسامە هەمڕێنمایەکی باشە بەرچاوڕوونیەکی باشە بۆ بەڕێوەبردنی خێزانەکان و ئەمساڵێ دوای ئفتارکردن بچنە بازار و مارکێتەکان بووی ئەگەر لەسەر سکی تێر بڕۆی ئەوە باشترە شتێکی زۆر ناکرێن باشە یاخود بڵین جەژنی نەورۆز هات یەکسەر بە دوای ڕەمەزان هات ئەمە وای کرد خەڵک زۆر ڕووکاتە شتکڕین و لە پێشیشمان جەژنی ڕەمەزان هەیە ئەمەش هەر بە هەمان شێوە چی بکرێت بۆی کە ئەو زیان مەسرەفی کە ئێستا باست کرد بۆ جەژنی ڕەمەزانیش دووبارە نەبێتەوە و ئەو ڕێژە زۆرە نەکرێت تەنها بە پێویستی خێزانەکان بتوانن بۆ ڕێخستنی ئابووریان و نەک هەر بۆ خۆراک ئەمە بۆ جلوبەرگیش ئەشێت چونکە بۆ جەژنی ڕەمەزان خواز لەسەر جلوبەرگ و کاڵای دیکەی ناوماڵیش زیاترە بێت زۆرجار داشکانەکانە بینین لەم حاڵەتەدا هاوڵاتیان چۆن خۆیان ڕێک بخەنەوە طبعا ڕێخستنی ئابووری ماڵ زۆر نزیکە لە ڕێخستنی ئابووری وڵاتێک چونکە خانەوادەیەک یا ماڵێکیش بچووکراوەی کۆمەلگایەکە
یاسای زۆر باشەیە بۆ پارێزگاریکردن و لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ داهاتی تاکەکان و چۆن پێش ئەوە مامەسەلەیە قەوسە ئەو نەم پێ بڵە ژن بەڕێوەی بەریا پیاو وەڵا خۆ ئۆتۆماتیکیەن ژن بەڕێوەی دەبات باشترە نازانم ناسمە ئەوەتەرەوە لە بەروەی مشکلم بۆ دروست مەکە تەواو باشە بەڵام من ئەڵەم ژن بەڕێوەبەری داهات بێ باشترە داهات و خەرجی شەردووکی باشترە ئەو هەویرە زۆر ئاوی هەڵدەگرێت بەڕێنە ئەوەتەرەوە بەڵام یاسایەکی زۆر جوان هەیە ئەگەر بتوانین ئەمە لەسەر ئەم یاسایە بڕۆینجا چ ژن بەڕێوەی ببات چ پیا و بەڕێوەی ببات ئەمە دەتوانین بڵێن وەکو یاسایەکی زۆر سەرکەوتویە بۆ مەسلەی چۆنیەتی بەڕێوەبردننی داهاتی خێزان یاساکە پێی دەگوترێت 50 بە 30 بە 20 50 30 20 یعنی ئەم یاسایە چۆن ئێمە بتوانین ئەم یاسایە بۆ ڕێخستنی ئیشوکە دارایی ماڵمان بەڕێوە ببین پێویستە 150 داهاتمان بۆ نمونە ئەگەر ئێمە داهاتی مانگانەمان ملیۆنێک دینارە 150 داهاتمان بۆچی دابنین بۆ ئەو شتانەی کە ضرورەتن و بەبێ ئەوانە ناتوانین بژین وەکو خواردن سەوزە میوە وەکو کرێ خانومان وەکو ئاو کارەبا ئەو شتانەی کە ضرورە بیدەی ئەمە زۆر گرینگە کە تۆ بتانی ئەم 150 بۆ ئەوە دابین بکەیت سەتاسیەکەی تر بۆی کە کوالیتی ژیان چونکە بەڕاستی مرۆڤ لە ژیاندا بۆی ئیش دەکات کە کوالیتێکی ژیانی باشی هەبێت وانە ناکرێت تۆ زگی خۆت بگوشی و هیچ لەزەتێک لە ژیان نبینی سەتاسی لە داهاتەکەت واتە بڵێن ئەگەر ملیۆنێک دینار بێت 300,000 دینار بۆ شتانە کە حەز و ئارەزوونە وەکو مەسەلەن چوونە دەرەوەیەک جلکڕینێک شۆپینگێکی زیادە یان شتێکی کە پێویستیت پێی نییە زۆر دەتوانی بەبێ بژی بەڵام وەکو حەز و ئارەزویە با لە سەتاسی تێنەپەڕێت و 120ش هەموو کاتێک ئێمە بکەینە وەبەرهێنان واتە پاشەکەوتی بکەین ئەم یاسایە دەتوانین بڵێین زۆر بەسەرکەوتوانە دەتوانێت ڕێخستنێکی باش بکات و تۆ تووشی قەیران نەبیت لە هەر کێشەیەک طبعا هەڵە گەورەکە کێ دەیکات زۆربەی کات هەڵە گەورەکە لە مابینی ئەوەی کە ئێمە شتێک دەڵێن نەخێر ئەوە پێداویستیە یان حەزە مەسەلەن چوونە دەرەوە و نان خواردن لە مەتاعیم لەوانەیە لە لای هەندێک خەڵکی بوو بێتە پێداویستی بەڵام لە ئەساستا دەکرێت لە ماڵەوە خواردن حازر بکات کەواتە ئەمە پێداویستێکی تایبەت نییە کەسەکە دەتوانێت لە ماڵەکەی خۆشی خواردن بۆ جەژنی ڕەمەزان ئێستا ئێمە کابینەتی جلکی هەر ماڵێک بکەیتەوە بێگومان کۆمەڵێک جلک و بەرگی تێدایە جاری وایە تووشی ئەو هەڵبژاردنەش دەبین کە نازانین کام جلەکانمان لەبەر بکەین داعی بەوە نییە کە دیسان لە ڕۆژی جەژنا کە ڕۆژێکە و 3-4 سەعاتێکە تۆ جلێکی تازە لەبەر بکەیت و ئیلا بەوە نەبێت جەژنەکەت نەبێتە جەژن یعنی ئەم پارێزگاریکردن لە یاسایە زۆر بە ئاسانی دەتوانێت مامەڵە داراییەکانی ناوماڵت ڕێک بخات و تۆ تووشی قەرزداری و تووشی کێشە مەشاکیلی دارایی نەبیت دروستە مامسا ئاوارە بەختیار زۆر سوپاس کە لەگەڵمان بووی بۆ هیواین کە ڕێنمایەکانت سوودی هەبێ بۆ بینەر و بیسەرەکان و بتوانن ئابووری ماڵ و خەرجیەکانیان ڕێک بخەنەوە سپاس بۆیەوە زۆر سپاس